شەوی کوژرانی قاسم سولەیمانی ئەو شەوەی ئەمریکا و ئیسرائیل لە دڵی ئێران و عێراقیاندا شەوەیەک کە هەمووان چاوەڕێیان دەکرد لە پاش هەڵاتنی خۆر ناوچەکە ببێتە ئاگردانێکی گەورە. ئێران هەڕەشەی توندی کردو، ئەمریکاش بە هێواشی خەریکی کاری خۆی بوو. ئێران و عێراق جگەلەوەی دوو وڵاتی دراوسێ و شیعی حکومڕانن لەوەشدا هاوبەشن کە 2 ساڵی بەبێ قاسم سولەیمانی و ئابوو مەهدی موهەندیس تێدەپەڕێنن. لەگەڵ هاتنەوەی ساڵیادی کوژرانیان نهێنی نوێ لەبارەی شەوی ڕووداوەکە ئاشکرا دەبێت. سەرۆکی پێشووی هەواڵگری سەربازی ئیسرائیل چەند ڕۆژێک پێش ئێستا ڕایگەیان وڵاتەکەی بەشدار بووە لەو بەردومانەی ئەمریکا کە لە سەرەتای کانونی دووەمی ساڵی 2020 بۆ سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا ئەنجامیدا و تیایدا قاسم سولەیمانی فەرماندەی پێشووی فەیلەقی قودسی سوپای پاسداران کوژرا. ئەوەش یەکەم دان پێدانانی فەرمی ئیسرائیلە بۆ ڕووداوێک کە ئاراستەی ململانیەکانی ئێران و ئەمریکای بۆ ئاستێکی قوڵتر گۆڕی. ماوەی 2 ساڵە ئێران بەڵێنی تۆڵەسەندنەوەی کوژرانی قاسم سولەیمانی دەدات بە هەموو ئەو لایەنانەی بەشداریان لە پلانی کوشتنەکەدا کردووە. بۆ پێدانی دڵنیاییش هەمیشە ئێران باسی لەوە کردووە کە تۆڵەسەندنەوەکەی درێژمەودا دەبێت. ئەم ساڵی شتاران دەچێتە 2ەم ساڵی بێ قاسم سولەیمانیەوە، بەڵام جگە لە هەندێک گرژی سنووردار لەگەڵ ئەمریکا تاران نەیتوانیوە وەڵامی ئەو گورزە کەمەرشکێنەی ئەمریکا بداتەوە. ئیسرائیل چۆن گەیشتە قاسم سولەیمانی؟ دەستگای هەواڵگری ئیسرائیل یارمەتی دەربووە لە دڵنیاکردنەوەی وردەکاری گەشتەکەی قاسم سولەیمانی لە دیمەشقەوە بۆ بەغداد، چونکە ئیسرائیل توانیوێتی بگات بە ژمارەکانی قاسم سولەیمانی. هەر ئەویش زانیاری هەواڵگری داوەتە ئەمریکا. ئەوەش بە وتەی تامر هیمان سەرۆکی پێشووی هەواڵگری سەربازی ئیسرائیل. تامر هیمان ژەنەراڵی خانەنشین کە تا مانگی تشرینی یەکەمی ڕابردوو سەرکردایەتی هەواڵگری سەربازی ئیسرائیلی دەکرد. یەکەمین بەرپرسە کە تێوەگلانی ئیسرائیل لە کوژرانی قاسم سولەیمانی پشت ڕاست دەکاتەوە. ئیمان باسی لەوە کردووە کوژرانی سولەیمانی دەستکەوت بوو چونکە بە تێڕوانینی من دوژمنی سەرەکیمان ئێرانیەکانن و تووشێتی لە ماوەی کارکردنمدا وەک سەرۆکی هەواڵگری سوپا 2 ئۆپەراسیۆنی کوژرانی گرنگ بەڕێوە چووە. لەبارەی یەکەمین ئۆپەراسیۆنی کوشتنەوە هیمان باسدەوە دەکات بە دڵنیاییەوە کوژرانی قاسم سولەیمانیە چونکە دەگمەنە گەیشتن بە کەسایەتیەکی وا گەورە. دووەمیش ئابوو مەهدی موهەندیسە کە جێگری پێشووی سەرۆکی دەستەی حەشدی شعبی بوو. ئیسرائیل لە ماوەی دەی ڕابردوودا سەدانی هێرشی ئاسمانی لە سووریا ئەنجام داوە، بەڵام کەمترین کات باسی کردوون کەچی ئاشکرای دەکات کە چەندین بنکەی گروپە چەکداریەکانی سەر بە ئێران و چەک و کەرەستەکانیانی کردووەتە ئامانج. هیمان دەڵێت هێرشەکانی ئیسرائیل لەوەدا سەرکەوتوو بوون. ڕێگریان لە ئێران کرد ڕەگ و ڕیشەی خۆی لە سووریا دابقوتێت. بە بڕوای هیمان قاسم سولەیمانی ڕۆڵی کاریگەر و گەورەی لە سووریا هەبوو. فالح فەیاز شەوی کوشتنی سولەیمانی چۆن ڕای کرد؟ لەگەڵ هاتنەوەی ساڵیادی کوژرانی قاسم سولەیمانی و ئابوو مەهدی موهەندیس نهێنی نوێ لەبارەی شەوی کوژرانیان بڵاو دەبێتەوە. دیوێکی دیکەی ڕووداوی کوشتنی قاسم سولەیمانی و ئابوو مەهدی موهەندیس لەلایەن ئەمریکاوە لە زاری چەند بەرپرسێکەوە بۆ کەناڵی ئەلحوڕا ئاشکرا کراوە کە ئەو کاتەی سولەیمانی و موهەندیس کوژران. فالح فەیاز بەرەو ناوچەی غەزالیە لە شاری بەغدا بەڕێوە بووە بۆ بینینی قاسم سولەیمانی، بەڵام کاتێک هەواڵی کوژرانی ئەو ئابوو مەهدی موهەندیسی پێدەگات ڕاستەوخۆ فەرمان بە کاروانی ئۆتۆمبیلەکانی دەکات بگەڕێنەوە. سەرچاوەکەی کەناڵی ئەلحوڕە دەڵێت فالح فەیاز لە نزیک ناوچەیەکی نیشتەجێبوون لە ئۆتۆمبیلەکەی دابەزیوە و بە پاسەوانەکانی وتووە دوای نەکەون، پاشان بەرەو ناوچەی نیشتەجێبوونەکە ڕای کردووە، ئەوەش لە ترسی ئەوەی ئەمریکا ئەویش بکاتە ئامانج. فالح فەیاز کە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراقا یەکێک بوو لەو بەرپرسە عێراقیانەی بەشدار بوو لە خۆپشاندانەکەی بەردەم باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا کە سەرنجام هێرش کرایە سەر ئەو باڵوێزخانەیە. هەر لە درێژەی لایەنە شاراوەکانی کوشتنی قاسم سولەیمانی سەرچاوەکە دەڵێت ئەو شەوە هێزێکی ئەمریکی چوونەتە سەر ماڵەکەی فالح فەیاز، بەڵام ناوبراو لەوێ نەبووە و تەنیا یەک کەسیان لە ماڵەکەی دەستگیر کردووە.
سروشتی عراق و ناوچەکە بە جۆرێکە کە بۆ هەموو ڕووداوێک ناوبەناو و چەند ساڵێک دواتر ڕاستیەکان وردە دەردەکەون و زانیاری زیاتر ڕوون دەبێتەوە. ئاخۆ بۆ ساڵانی داهاتوو چین ئەو زانیاریە نوێیانەی کە لەسەر ڕووداوی کوشتنی قاسم سولەیمانی و ئابوو مەهدی موهەندیس و گرژیەکانی نێوان ئەمریکا و ئێران بە دەردەکەون و ئاوێنەکە ڕوونتر دەبێتەوە و ئەو تەمە دەڕەوێتەوە کە لەسەری ماوەتەوە.